من کوردم ئاینم کوردیە لە ناو خۆری میتراوە دەراتم داوت دەلیلمە و موسەسیا دەفتەردارمە من بە موزیکەوە خوڵقاوم سەرتەرز یەکەم ئاوازیە فراندنمە من ڕاپەڕێنی شاخۆشێنی لوڕستانی و شاسەهاکی هەورامان و سەیڕەزای دەرسیمیم من فەرمان و من ئەنفال نازانم کەلتوری بیابان نازانم منم من یارسانیم شهریار سرمست شهریار سرمست و رحمت و یا سلطان موین سرمست گوێبیستی وچەی ڕێی خراپی یارسانە بین بۆ گەشەپێکانی کولتوری لەلایەن سەید سەرحەد لەم ساتە وەختەدا بە پێویستمان زانی کە کۆبینەوە و لە نزیکەوە گوێمان لە یەک بێت و لەو نەهامەتیە کە چەند ساڵە ڕوبەڕووی یارستانەکان بوونەتەوە تێبگەین. ئەمڕۆ پێویستە کە هەمومان یەک بگرینەوە دەستمان لە ناو دەست یەک بێت کە بڵێن ئێمە یارین ئێمە ئاینێکی کوردین و ڕەسەنین و داڵاهوو هەورامان قیبلەمەمانە. ئەمڕۆ پێویست بەوە ناکات کە ڕۆژێک یەکێک ئێمە بە شیعە بناسێنێت و یەکێک بە مەزهەبێک و بە ڕەوتێکی تر. ئێمە ئەمڕۆ لە ئاو خاکی خۆمان لە مێژوو کولتوری خۆمان ناتوانین دووربین و دەست بەرداری بین. لە ڕاز و هێما و شەفرە عیرفانیەکان کە لە ناو دینی یارسانە هەم شارەزا بێ. ئەگەر وان نەکا وەکو ئەوەیە باسی خواردنێک بکە بەڵام لە هەموو تەمەنیا خۆی تامی ئەو خواردنەی نەکرد بێ چێژی خواردنەکە نەزانێت لەبەرەوەی زۆر بە ناحاڵیانە ئەچێتە ناو بابەتەکەەوە. یارسان دینێکی کوردیە کە ئەڵەم دینێکی کوردیە بەڵگەم لەبەر دەستدایە لەناو تێکستەکانیشەوە بەڵگەم هەیە. ڕێگەکانی دەگەڕێنەوە بۆ ناو هەندێک لە دینە ئاریەکان وەک دینی ئاریکۆن کە تا 14 سەدەبەر لە زایم دینی هەموونەتەوە ئاریەکان بووە. ئایی وەک درەخت وایە لە هەر ناوچەیەکا سەوز بێت ئەو کولتورە لەگەڵ خۆیان هەڵەگرێت. ینی هەورامان و شارەزورا سەر هەڵەدا لە ئەم کۆمەلگایە کۆمەلگایەکی ژندۆست بووە. نزیکەی 17 ژنی سۆفی یان ئایندار کە جێپەنجەیان لەناو دەفتەرەکانی یارسانە دیارە. من ئەمە وەک پرۆژەیە کارم تێدا کرد سەرەتا بە کتێبێک بڵاوم کردەوە بە ناوی تێکستی ژنان لە دەفتەرەکانی یارساندا لە 2012 بڵاوم کردەوە. دواتر گەشت پێدا بوو وەک بەشێک لەو پرۆژەیە کە بەدەستمەوە پرۆژەی دایرەت المعارف یان ئینسکلۆپیدیای یارسان کە خەریکم نووسمەوە ئێستا خۆشبەختانە 12 بەرگیم تەواو کردووە ڕەنگە پێویست بێت 12 بەرگی تر ئەنجام بکاتە ئەو حەقیقەتەی کە منەمەوێت. نووسین لەسەر خۆمان زۆر گرنگە. یعنی ئەوەی توانای نووسین هەیە و گوتم ئەبێ کەم تەرخەم نەبێ لەولایەنەوە. ڕاستیم نەمە یەکەم جار بوو بەحسێکی وە ئەنجام بدەم پسپۆڕێکە من ئەوە نییە بەڵام
یاردەرێکی غێری یارسانی هانیدان بۆ ئەویشت بنووسم وتی بۆچی تۆ خۆت یارسانی بۆ خۆت نانووسی بە جۆرێک بەپێ ئەو کاتە زەمەنی کە هەیان بووە ئیشی خوانیان کردووە یاران مەگەندێ ئەو شون وێردە منەت مەکەردێ ئەو کردار کردە